کە باز لە سوود و گرنگی هەژماری بانکی ئەەکەین ڕەنگە ئەم هەژماری بانکیە بە شێوازێکی زۆر بڵاو لە وڵاتانی تردا بەرچاوکە بەڵام بەداخەوە لای خۆمان ڕەنگە بە شێوازێکی باش زانیاری ئەوتۆمان نەبێت لەسەری بۆی ئەمڕۆ ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەین بابزانین سوود و گرنگیەکەی خۆی لە چیا ئەبینێتەوە کێن ئەوانەی کە ئەتوانن هەژماری بانکی تایبەت بە خۆیانیان هەبێ و هەروە ڕەنگە زۆربەی زۆرمان بڵین بۆ چیمانە ئێمە ئەمڕۆ باز دەواکەین کە هەنگاوەکانی دانانی هەژمارێکی بانکی بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە گرنگیەکەشی چیە بۆ هەر کەسێک کە ئەم هەژماری هەبێ بۆ ئەوی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین میوانداری بەڕێز ڕەوەند تاهیرمان کردووە کە بەڕێزیان بەڕێوەبەری تەکنۆلۆژیای بانکین کاکڕەوەند سڵاو لێ بێتۆم کاتەوە باش خێر بێ سەرچاوان کاکڕەوەند ڕەنگە زۆر بمان کاتێک ئەڵی با هەژمارێکی بانکی تایبەت بە خۆتت هەبێ گرنگە ضرورەتە پێویستە لە ژیاندا ڕەنگە وەڵامەکەی زۆر ئەمەمان بیستە بڵە بۆ چیمە یاخود سوودەکەی چیە من ئەگەر هەژمارێکی تایبەت بە خۆم هەبێ بە شێوازێکی گشتی سوودەکانی خۆی لە چی ئابینێت پێشەکی سپاسدانەکەم سوودی زۆر زۆرە تەبەنەما ڕقمێکە کە ئەکرێتەوە دووبارە بوونەوەی نییە هەموو فەرمانبەرێک با بڵین هەر کەسێک لە وڵاتە هەژمارێکی بانقی هەبێت ئەمە لە هەموو شوێنێک بەکاردیە یعنی تۆ هەژمارێکی بانقی دەبێت لە هەموو بانقەکان جا لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە دۆ بێ لار شوێنە بێ تۆ حسابێک دێ بە نای خۆتەوە ئەم حسابە دووبارە بوونەوەی نییە یعنی تۆسە جاران ئەچیتە بانقی لە سلێمانی لە بانقێک حسابێک تەکردوش تۆ بانقی تر حسابێک تێکردو ینی تۆ کەسێک بووی سێ چوار حساب بانقی هەبووە ئێستا یەک حساب بانقی دەیە لە هەر شوێنێک بچی ئەم حساب بانقیە توانی حسابەکەی خۆت ببینی سوودەکەی تریشیەوەی مەسەرە بۆ مەسلەی پاشەکەوت و ئەم شتانەی فەرمانبەران ئەتوانی ئەو پارەی کە هەیەە کە دڵتامینە بن لەوەی کە پارەکە مەوجودە لە حسابەکانە و ڕەسیدەکان مەوجودە ئێستا سیستەمی ئەم سیستەمە تازەیە کە ئەکەوێتە گەڕ بە شێوەیەکی ئۆنلاینە یعنی تۆ توانی ئەم حسابەی خۆت لەسەر مۆبایلەکەی خۆت لەسەر کۆمپیوتەرەکەی خۆت چکە ئەستا ئەنتەرنێت و کەس ئینتەرنێتیە ئەتوانێت بە شێوەیەکی زۆر زۆر ئاسان بزانێ حسابەکەی چەندیتیایە سیستەمە تازێمە بەسەر لە چی بەڵێ ئەنی ئەم سیستەمی کەدا ئەمەزرێت هەچ کەسێ حسابێکی بانقی بێ بە شێوەیەکی ئۆنلاینە یعنی ئەوە نییە تۆ مەسەلا بچیتە بانقێک حسابەکەت مەوجود نەبێ لە بانقێکی تر مەوجود بێ یعنی بە شێوەیەکە مشتەرەکە یعنی یەک حسابە لە کۆی گشتی بانقەکان تۆ بەم شێوەیە توانی دایمە ئەگەر لە حسابەکەی خۆت بێ مەسەلا پارەیەک سەحبەکەی توانی چێکی کەیتەوە تاکید کردووە کە ئایا ئەوەن پارەیە مەسەلا ئەوەنە ڕۆشتووە و هەموو بانکەکان گرێدراوی یەکن بەڵێ بەم سیستەمە بەڵێک لە بانکێکدا دەنێت بەنای فلان بانکە بەڵێ دنیا هەموو شتێکی تایە بێت پێشبینی هەموو شتێ بکەیت ئەوەی کە بیری لێکی تۆ ئەگەر دوو ڕۆژتر خوا نەخواستە بەسەر و بانکە قەزەیەک بابەتی قەوما ئەم بۆی هەیەداوە لە بانکێکی تر بکاتەوە بەڵێ ئەم بەیاسا هەیە یانی بەڵێ ئەم حسابە چۆنە ئۆنلاینە یعنی تۆ ئەوە نییە مەسەلا داتابیسیا پرۆگرامەکە لەو بانقا بێت خوا نەخواستە کە شتێ بووی تر تۆ ئەم داتا و زانیاری و شتت بفەوتێت تۆ لای خۆمان سیقە زۆر زۆر کەم ڕاستەکە حکوومەتی هەرێمی کوردستان ژێ چۆنەڵی سیقە بگەڕێنێتەوە بۆ خەڵک وا لە خەڵک بکە کە تۆ پێویست نەکە هەموو پارەکەت هەموو ئەو معاش و پارەی کە هەتە سەحبیکە یعنی بەجارێت تۆ کە موچێت لە ڕۆژێکا سێرەگەی مەسە لە بانقەکان قەڵەباڵغێکی زۆر زۆری پێوە دیارە هەمووی بە ڕۆژێکە چه پارەکەی نێتە دەرەوە یعنی ئەوێت سیقە بگێڕێتەوە بۆ خەڵک بە شێوەیە کە دڵتەمین بێلەوەی کە تۆ بەڵێ پارەکەت مەوجودە لە هەرچ بانقی مەسەلە تۆ چی معاش وەرەگری بانقێکە بینی وەزارەتێکە زۆر زۆر قەڵەباڵغە ناتوانانی بچی وەرگری ینی زۆر زۆر قەڵەباڵغی درزوە ئەتوانی بانقیشی تر کە چۆڵترە ئەتوانی بچی لێ وەرگری ینی تۆ بە شێوەیەکی ئۆنلاین یەک ڕقم حسابە هەیە لە هەرێمی کوردستان ئەچیتە هەر شوێنی وەریەگری ینی نزیکترین شوێن بۆ تۆ چۆڵترین شوێنە چی لی وەرەگری یان ئێمە سوودێکی زۆر زۆری هەیە بۆ خەڵک ینی لۆت لەسەر کەمەکان کەسێک بێوێت ژمارێکی بانکی بکاتەوە یەکەم هەنگاوبینێ دەبێت چی بکات بەڵێ یەکەم پارەیە سەرفێن پارە لەگەڵ خۆیان بەرێ بۆ بانک یان چوزانم لە 5,000 و لە 1000 دینارەوە توانێت بچێت ینی ئەم پرسیارانە بۆ خەڵکێک کە تێشتا بە سیستەمی بانکی ئاشنانە بووە زۆر زۆر واردانی هەندێک کەس من نەزانم لە ڕووی شەرمەوە زۆر جاربەتە تەماشا دەکاڵێت خۆ ناکرێ من بچم 100,000 بخەمە بانکێکەوە کە لە کاتێکدا ئەمە لە دنیادا هەیە تۆ دەزانی بەڕپارێکی زۆر کەم تری هەندێک کەسەیە پارەم زۆر نییە بۆچی بیخەمە بانک ڕاستە ئەوە خۆی مەسەلەکەوێت چۆنە لە سیقەکە نەماوە ینی خەڵکەکە ئەترسێ ترسی لا دروست بووە ینی وە پارەکەی لە ماڵەوە هەڵەگرێ نای با بچێ لە بانک داینێ بە شەرتێت ئەوێ لە ماڵەکە ئەمینترە یعنی تۆ لەوێ پارەدا ئەنی هیچ کێشەیەکە نییە یعنی زمانی مەوجودە حکومەتی ژێ ئەو سیقەیە بژێڕێتەوە بۆ خەڵکەکە هێوا لە خەڵکە ئەگەر بە پارێکی کەمیش بێ مویمەوە حسابێکی بانقی هەبێ
مهمەیە پێویست نەکات تۆ لە جارێکە ئەو هەموو پارەی بێنیتە دەرەوە یعنی چۆنەڵی پارەی نەقدی کەمەکەیتەوە تۆ بۆ ستێپی دووەم چیەکەی وا توانی بۆ حسابی خۆت مەسەلە شت بکڕی توانین پارەتە حولکەم بێکتری بێ ئەوەی من بەدەستی پارە بم بە تۆ ڕقمێکە ئەینێرم بۆ تۆ ئەچێتە سەر حسابەکە و چێکێکی ئۆنلاین بەڵێ ڕقمەکە موجودە تەواو بینی من و تۆ پارەکە گۆڕاوەتەوە یعنی ئەمە شتێکی زۆر باشە ینی نەقدی چۆنەڵ ێستا پارەی خۆشمان وای لێ هاتووە یعنی خەریکە ئەوەنە بەکاریە لە دەستا کەڵکی نامێنێت یعنی زوو تێگەچێ زوو ئەبێ ئینتاجی پار لە وڵاتان ئەوە نەماوە یعنی کەس پاری پێ نییە پارێکی زۆر ینی کاغەزی پێ نییە بەرەو لە ناو دومیژەوە هەمووی مەسرفە لەسەر حکومت تۆ حکومە دەبێ هەموو 6 مانجارە 3 مانجارە ساڵ جارە پاری تازە ئینتاجکە پاری تازە بێنێ لە وڵاتان بەس ڕقەمە ئەوە ینی زیاتر هەدەفەکە ئەوە باشە کاکڕۆن ئەگەر کەسێک لێرە هەژمارێکی بانکی هەبێت لە وڵاتێکی تر بێت ئەتوانێت لە وڵاتێکی ترەوە ئەو بڕەپارەیەکە خۆی ئێوە بە هەمان ژمارێکی ئێستا ئاماژت پێکرد بگومان باز لەم سیستمە تازەیە کەم کە ئێستا ئاماژت پێکرد پارەکەی خۆی سەحب بکە ئێستا ئەمی کە ئێستا ئەکرێ جارێ لۆکاڵیە ینی لۆکاڵی تۆ شتێکەکەی مەرحەلەی یەکەم بینی بانقەکانی خۆت ینی سنوورەکەی خۆت لۆکاڵیژەکەی دوایی ئەو ئیلاقاتە کە دروستە بێ مەسەلە لەوانەیە لە ڕێی بانقی مرکزی بەغاوە دروست بێ بۆ نمونە مەسەلە عین لە بینی ماڵی بانقی مرکزی هەرێمی کوردستانەوە لەم ڕێگەیانەوە تو ئەتوانی لەگەڵ دەرەوە کۆنێکشنکەی لەگەڵ بانقی دووەلی کۆنێکشنکەی چونکە کۆدە هەمووی ڕەمزابێ لە هەردوو لە هەبێ اینجا تۆ توانێت کارتانی کێسە لە کوردستان دەرەچێ هەندێک کەس کاژمار دەکاتەوە لە وڵاتی ئەوروپی ڕەنگە نەخوا ئەزای چۆنە ئەخوا لەوێ بەس تۆ مەسەلە بێ دانیشتی ئەو وڵاتی بی لەوێ اینجا حسابێکە توانی بۆ خۆ بکەیت ینی حسابکردنەوە لە وڵاتانی تر زۆر ئاسان نی من حسابەکەم لێرەیە لەسەر بانقێکی کوردستانە بەڵام کاتێک گەشتێک دەکەم بە وڵاتێکی تر ئەو کارتانە لەو ئامێرانی کە لەسەر شەقامەکاندا هەیە دەتوانم پارە ڕاکێشم یان نا ئەگەر ئێستا بانق ئەهلیەکان مەجموعەیە بانقی هەلیش جیازی ئەیتیمی هەیە باش بەڵێ ئەیتیم ویزە کارتی هەیە ئەوە دووەلیە ئەوە لە بەری مەسەلە لەقیچیە لە سلێمانی ڕقیچیە لە هەولێر لە بەغاهەیەتی لە وڵاتانی تریش لەقی هەیە لە بەرەوە ئەو جیازانە هەمووی اتفاقاتی بینی بانقەکانە تۆ ئەیتیم هەیە حسابە هەیە لەوێ بەڵێ ئەتوانی پارە لەسەر حسابەکەی خۆ سەحب بکەی ینی داعکەی سەحب بکەی شتێ بیکەی بەس تەمان عمولی هەیە ینی هەمووی لە بینەوە بەزەوە سێت بانقە ئەهلیەکانەوەوانی وەکو حکومی نەخێر ئەو سیستەمەی ئەیتیم و جیازەی نییە باشە کاگڕەوەند ئاماژەت بۆ کرد کە پێویستە سەرەتا هەژمارەکە ئەەکەیتەوە چەنێک لە بڕەپارە لە نێو هەژمارەکەی خۆتادا بنەی ڕەنگە ئەوە زۆربەی خەڵک بی لۆ بکاتەوە بڵێ من کە هەژمارێک مەبێ پێما بێ بڕێپارەی تیا بێ بۆی داژ نەخرێ هەژمارەکەت ئەگەر ڕوونکردنەوەی بەڵێ پارەکە ئەنی بڕێکی زۆر نییە مەسەلە تۆ ئەگەر بە دیناری عێراقی بیکەیتەوە توانی لە 500,000 بۆ 100,000 و مەسەلە ژمارەیەکی حساب بۆ خۆت بکەیتەوە ئەوەی کە ئێستا کە یەکیشی ئەتیادی بچێت مەسەلە جگە لە فەرمانبەر بیکاتەوە حسابێکەکاتەوە دەفتەرچێکی شیێنێ بە دەفتەر چەکەکە توانێت ئەوەی خۆی تەبشێکە بەس ئەمەی ئێستا حکوومەت لە ستێپی یەکەما کە ئیکاتەوە بۆ فەرمانبەران ئەمە ئۆنلاینە ئەمە تۆ کارتێکە بۆ دروست سەکرێ مەسەلاچی معاشەکە خۆت هاتووە ئەچی دە بۆ بانکی وەریەگری مەسەلە بە کارتەکە چێکێکەکرێت و معاشەکەت مۆجودە چەنە بێ سەحبەکەی ئەمە دوو سیستەمی جیان وەک لەوەی تۆ ئێستا کەسێکی ئەتیادی لە بازار هەڵەسەیە چێ حسابێکە کاتەوە بۆ خۆی لە بانکەکە بە دەفتەر چەکی کاتەوە ئەوەش هیچ فەرقێکی مەسەلە و توی نییە لەگەڵ ئەمەی کە ئێستا حکومەت دەکاتەوە بەس ئەوە چۆنەڵێ ئەمە ئێستا ئەکرێتەوە ئۆنلاینە ئەوە ئەتیادی بە دەفتەر چەکە تۆ چیتە هەمان ئەوە لە یەک بانک مەسەلە ڕقم حسابەیە چی بە دەفتەر چەکێکی خۆت چەنە بێ پارە سەحبەکەی چەنیش چ کاتێ پارەت هەبێلات ئەتوانی بچی ئیداعیکەیت سەحبی ئەو بڕەپارێکی 50,000 بۆ 100 ساڵ لەگەڵ خۆتدا بەریت و کارتێک هەوەیەک شتێک پێ بێ و تاویتر بەڵێ هەژماری حساب بەڵێ هەژماری حسابیت بۆ ئەکرێتەوە مامەڵەی پێویست نییە مامەڵەیکی زۆری نەخێر پێویست نییە عمولەیەکەیە لێتە بەڕێیتر بە پێی ئەو نەوە حسابیکیتەوە دوو حساب هەیە کە ئەکرێتەوە ئێستا جاری ئەکرێتەوە لەگەڵ تەوفیرەوەی مەسەلەکە فایدەیە چێتە سەر نیسبەیەکی فایدە حەقەوەی کە تۆ پارە دانی لەو بانقە و ئیتر بە پێی حرەکەی خۆت بەڕەغبەتی خۆتە بەڕەغبەتی خۆتە اختیار لە پارەکە مشکلێ نییە چەند بێت نەخێر اختیار لە خۆ بەس تەمەن تا زیاتر بێ تۆ فایدە زیاترە تۆ ئیسفادە زیاترەکەی تا حرەکەت کەمتر بێ مەسەلەی داعی زیاتر بۆ بکەی وەک لە سەحب بەڵێ تۆ فایدە زیاترە بەس بۆ جارێکە نا جارێکە فایدەی نییە بەڵام عینەن تەوفیرەکەی حسابێکی زەمانە هیچ مشکلی نییە پارەی خۆت دانی هەچ کاتێک تێ پارەت پێویست بێ بە دەفتەرچێکی حسابەکەی خۆت سەحب کاتە جیازەکان چێ ینی خۆ ڕەنگە زۆربەی خەڵک لەو کاتەوە بڵە فایدەکە بێ بۆ من باشتر ئەگەر بڕێک پارەم لە بەنقا بێت وردە بڕێکیش بچێتە سەر پارەکەی خۆی فەرقیان چێ فەرقەکە چییە ئەو بەدەست خۆتە ینی حکومەت مەسەلە چی کردو اختیارەکەیەوە بەخۆت هەیە مەسەڵە من نامێ ئەو فایدەیە مەسەلا چێتە بابی حرام و ئەو نەو عەشتانەوە ئەو کەسە ئەو فایدەی ئەڵێ من نامێت مەسەلە بۆم بکەن بە بیدون فایدە ینی بێ فایدامێ بەڵام حسابەکەمەوە پارەی خۆمی تێەکەم
بەدڵی خۆم سەحبیەکەم ئەوە دەفتەرێکە ئەدەنێتەوە فیر هەموو جارێکە سەحبەکەی هەر شتێکەکەی بەڵێ مەوجودە و نووسراوە ئەوەی کە فایدەی لەسرە بەدڵی خۆت سەحبی ناکەی با بەدڵی خۆت هەردووشی بەدڵی خۆتە بەس تۆ توانی اختیاری فایدەکە بکەی ئەتوانی اختیاری بدو باشە کاکڕەوەند ینی لای ئێمە وای لێ هاتۆ ئێستا خەڵک کە ئەوێ دەژمارەی بانکی بکاتەوە زیاتر ڕەنگە بەو مەسەلی پێدانی فیزە زۆر سوودی لە ببینەوە یەکێک بێ لە سوودەکان ڕاست ینی من ئایسە لەم ژووری کە خۆمانی بینم چوار کەس زانم کە حسابی بانقی کردوێتەوە و کە کاتێک با بڵێن ڕەفزەکەی بۆ هاتوتەوە ڕاست یەکەم شت پێوتەوە حسابی بانکێکەوە یعنی زۆر جار هەندێک بانک مەقبول نییە لە دەرەوە لە هەندێک وڵات پەیوەندێکی بەچیە پەیوەندی بەو سیقەیەکە پێشتر باست کردیان بانکەکە لێرە معتەبەر نییە بەڵێ خەڵک چۆن ئەمە بزانە بینەر ئێستا کە گوێ لە ئێمەیە چۆن ئەمە بزانە بەڵێ بانقەکان کە بیتە سەر معتەرفی بانق هەمووی ئەبێ معتەرف بێ بۆ لەبەروی تۆ ئەمە شتێک نییە بتوانی بە ئاسانی بیکەیتەوە بەسە لە بانق ئەهلیەکان هەمووی پارێکی زۆریان داناوە ئیدا کردووە زەمانیانەیە هەموو شتێکیانی ئینجا کراونەتەوە ڕاستە ئەم زڕوفەیە هاتە پێشەوە یعنی کێشەیەکی اقتصادی دروست بوو بۆ هۆی کۆرۆنا و بۆی شەڕی داعشۆمانەوە وای لە بانقەکان کرد بەرەو زەرەر ڕۆشتن مەجموعەیە مەسەلە بانق بوو بەرەو ئیفلاس بوون و مەسەلە وردە ئەمە دروستە بێ ئەمە حاڵەتێکشە لە هەموو وڵاتێک لاوانەیە دروست بوو بێ ینی ئەوە نەبێ بەس بڵێی تۆ وەڵا لە عێراقی یا لە هەرێمی کوردستان دروست بووە بەنسبەت ئەو هەژماری بانقەیە کە تۆ بۆ فیزیکی تۆ مەسەلا گەر خۆت ئێستا حسابێکی هەبێ معاش و مەصروفات و پارەی کە لە ئیژ لە شتێ دەستەکەوێت ئەگەر بیخیتە سەر حسابەکەی خۆت کە تۆ فیزی وڵاتێ تەقدیمەکەی هەموو شتێک ئاسانە بۆت پارەکەی خۆت موجودە ئەچی بۆ بانقەکە کەشف حسابێگەێنیت بۆت مۆرەکەن و هەموو شتێک ئەیبی مەسەلە لەوانەیە حرەکەی زۆر زیاتریش لەوە یا بێ ئەوی کە تۆ بە پەلەپەلێکیتەوە لە ماوەی هەفتەیەکە خێرا پشگیریەک تێوە لە سەفارەت داوالیەکەن ئەمە زۆر ئاسانتر و زۆر مۆسوقترە حرەکەشی زیاترە زۆربەی کەس وا بیرەکاتەوە کاکڕەوەند ئەڵێ من ڕەفزەکەم بۆیە بۆهاتەوە پارەی زۆریتیانە بۆ حسابەکەم بۆ نمونە ئەڵێ با لەسەر و چزانم شەش دەفتەرەوە باتیای بێ با نازانم چەنە بێ هۆکارەکەی ئەمەیە یاخود ئەو حرەکەیە کە ئێستا ئاماژەت پێکرد بەردەوام لە حسابەکەی طبعا ڕقمەکە مهمە بەڕاستی ینی تا زۆر بێ چۆنەڵی ئەو وڵاتەیە ئەو شوێنە کە فیزەتەیەتێ یعنی ئەو ئەتیبارەکە بۆ ڕقمەکە بەڵام سێری شتێکی تریژەکە کە تۆ سیرەکە حرەکەت زۆر کەمە عین تۆم حسابە هەمووی دو هەفتەیە کردوتەوە هەفتەیەکە کردوتەوە پارێکی خەیاڵیت داناوە خێرا ئەچی بۆ داواکردنی فیزە سیرەکە ئیداعیشی گەورە و خێرات ئەزانێ سێرەکە تۆ حرەکەت نییە یعنی تۆ مەسەلە ماڵانە هەفتانە ڕۆژانە با پارێکی کەمیش بێ دان نەناو سەحب بکەیت و دان نەناوە ینی چۆنەڵی حرەکەت نییە لەبەرەوە تۆزێک هەستڵەکاتەوە لەو مۆزوعاڵێ لەوانەیە شتیشی تیا بێ لەوانەیە ئەمە مەسەلە چۆنەڵی فیک بێ ینی شتێ نەبێ بڵێ باسی کەمانی برادێکمان لە دەرەوە باسیەوەی کردوتی زۆر جار ئەم باڵۆزخانانەی کەیانێت بەڵام فیزە بن بە هاوڵاتیەک تەماشای ئەو حرەکانە ئەکەن ئەڵێ بزانم ئەم کەسە هیچ لە سیستەمی بانکی دەزانێت چکە تۆی تا وڵاتە کار بە پارەی کاغەز ناکرێت هەمێ بە بانکی ئەکرێت ئەگەر هۆشیاری دەبێت سەبارەت بە شێوازی بەکارێنانی بانکی ڕەنگە لە وڵاتە تووشی گرفت بێ بۆیە زۆر جار ڕەڤز ئەیترەوە قسەی ئەو نازانم ڕاستە بەڵام هۆشیاری بانکی لای ئێمە هەیە ینی گەیشتونێتەوەی کە خەڵک ئێستا وردە بەرەوە بچێ هەندێک فەرمانبەرە زانم کەیتر ڕاستە بۆ بە مەرج کابێ بیکا بە کارت بانکی ڕاستە ئێستا چۆنەڵی ئێستا لەم مەرحەلەیە وردە خەڵک خەریکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئیتر ئەم شتە پێویستە ئەم شتە بۆ بە ضروریات یعنی شتەکە وای لێ هاتووە تۆ پێویستەکە لەسەر مۆبایلەکە و بۆ نمونە سیر بکەی بزانی چەنە پارە هەیە مەسەلە ینی دایمە ئاگا لە حرەکەی خۆتە کارتێک شتێکە پێویستە ئەتەوێ پارەیە بنێری بۆی شێ بێ هەستی لێرەوە بچی سواری سارەبی پارەکە دەرینی تو بیبژێری ئەنی تۆ احتیمالە زۆرە بۆ ئەوەی کات یعنی بکەویتە غەڵەتەوە مەسەلە خوانە خواستە پارەی تەزویر بێتە بەردەمی ینی ئەمانە حاڵەتە هەمووی کە تۆ مستەمیر حرەکاکەی بە پارە بەدەستەوە ئەم شتانە دروسە بێ بتێونەتەوێ بەڵام ئێستا حکومەت ئێوێ لەم مەرحەلەیە ینی بەڕاستی سیقە بژێڕێتەوە بۆ خەڵک وا لە خەڵکا بەڵێ تۆ پارەکەت موجودە لە بانقە خەمت لێ نەبێ کەی ویستە موجودە بۆ لەبەری تۆ پارەکانێ بە ئیداع بە نەقدی کردووە ینی تۆ پارەی خۆتە بردووتە بەدەستی خۆ ئەیبی لە بانقەکەی سەرقم حساب کاوتە ئەم پارەیە ئەبێت و هەر کاتی ویستە موجود بێ ئەو پارانە دایمە موجودن ئەو پارانی کە بە نەقدی ئەکراون دایمە موجودن تۆ ئەچی تەبانقەکە لەوانەیە مەسەلا خوانە خواستە لە کاتێکا لە ڕقمی زۆر گەورە سەحب بکەی زۆر گەورە لەوانەیە کێشە دروست بێ بەڵام و کوڕ یعنی وەکۆی تعاملی ڕۆژان وشتیوە ئەو شتانە دایمە موجودە لەبەرەوە حکومەت دەوێت ئەو سیقەی بجێڕێتەوە بۆ خەڵک کە خەڵک پارە لە ماڵەوە دانەنێ یعنی خەتەریاتی دانانەکەی زۆر لەوە زیاترە مەسەلە خوانە خواستە ئاگرکەوتنەوەیە کە حاڵەتی دزیکردنە شتێک دروستە بێ مەسەلە لە ماڵەکە کێشێ شتێکە بێ مۆزوعی پارەکە باسێ بەس کە تۆ بەنای خۆتەوە بوو ڕقم حسابی خۆت بوو پارەکەت موجود و خۆت تەحکومەکەی بەسەریەوە ئەتوانی خەڵکی تریش دەخێزانەکە و مخەولکەی
تەسەڕوفی پێوە بکە و خۆش ئاگاداری لی کە تەسەڕوفەکەی کردووە. زۆر باشە بەڵێ. کاک ڕەوەند هەژمارێکی بانکی تایبەت بە خۆت بەیەکێک لە هۆکارەکانی پاشەکەوتکردنێکی باشدا ئەنرێ بۆ ئەو کەسێک کا لە ژیانی خۆیان ڕەنگە چەندین ڕێگەی تاقی کردبێتەوە بۆ ئەوی کە بڵێ بڕێک پارە پاشەکەوت بکەم بەڵام سەرکەوتو نەبێ. ئەمان ئەتوانین بڵێن هۆکارێکی گرنگە بۆ پاشەکەوتکردن. بەڵێ هۆکارێکی زۆر زۆر گرنگە مەسەلە تۆ جاری وایە مەسەلە و معاشی کە وەریەگریم پارێکی کەمیتیا هێڵیتەوە مەسەلە 600,000 معاش تاڵی وڵا بە 50,000 تیابمێنێ یا بە 100,000 تیابێن 500 ڕاکێشی یعنی خۆشت دوات لێ مەسەلە بە 500,000 600,000ەکە 500,000ەکە خۆڕایەنی مەسەلە لەوانەیە مانەکەش پێ بەرسە تۆ 100,000 هێشتۆتەوە یعنی ئەمە ئەگەر مودەیەکی زۆر کۆ بێتەوە لە ئەخیری ئەبێ بە ڕقەمیشی گەورە بۆت ئێستا مەسەلە من خەڵکە ناسم مناڵی هەیە خوار 18 ساڵە چۆ ڕقم حسابێکی بۆ کردوتەوە لە بانقەیە ڕاستە تەسەڕوفی نییە تا ئەبێ بە 18 ساڵ لەسەر ڕقەسا بەس مانگی وایە 40,000 بۆ دانێ 50,000 بۆ دانێ پیوی دیار نییە 30,000 بۆ دانێ ئەڵە وڵات کە گەیشتی تا 18 ساڵ من بەو پارەیە مەسەلە بۆ نمونە سارەیەکە بۆ ئەکڕم ینی هەستەکەی هیچ شتێکی پێوە دیار نەبوو لە ئاخیریشە ڕقەمیشی باشی بۆ کۆبەتەوە و ئیسفادەیەکی لێ کردو ینی سەبەبێکی باشە کاڕۆنەکو دواییم پرسیاری من ئێستا هەندێک دراوی گریمانەیی دروست بوون ئیتر باسی بیتکۆینەکەن و پایەکەن و کۆمەڵێک دراوی گریمانەین کە وردە خەریکە هەندێک وڵاتی ژەکاتە قەناعەتەوەی کە کاریان پێ بکە هەر هاوشێوەی سیستەمی بانکی پێت وایە ئەمە ئایندەی بابەتی ئەلکترۆنی و دراوی ئەلکترۆنی زیاترێنێتە پێشەوە گریمانێکی بەهێزن یان بەس خەیاڵی و واللهی ئێستا ناتوانانی لەم دقەیە مەسەلە قەرارێکی 100% لەسەر بێ بڵێ وڵا ئەمە شتێکە کە ئەتوانی لە مستەقبەلە بەڵام مجموعەیە وڵات ئێستا خەریکە مجموعەیەک وڵاتی شێ مەسەلە ناتوانێت ئاغڵیەوە بێ یعنی چونکە بەڕاستی ئەوە شتێکە ڕسکە ئەزە کێشەیە لە بەروی تۆ سیستەمێکە دانراوە لە شوێنێ لەوانەیە مەجای هاکردنی تایە مەجای شتێکی تیا چونکە یعنی پارە نییە یعنی شتێکە بە شتێک خەمڵێن ڕاق ناکرێت ناوەڵا ئێستا شتی وا ناکرێت بۆ چونکە کە تو ئەم سیستەمەدا ئەنی حساب بۆ ئەوە ئەەکەی کە هاکەکری لە بەرەوە مەجموعەیە بربەزدا ئەنی بۆ وی ڕێگر بێ لەو شتانە ئەمە شتێک شەکە تۆ ئەم شتاکی بە ئۆنلاین و خەڵک بەکاری بێنێ یعنی حسابی ئەوەکەی کە تووشی ئەم شتانە ژەبی لە بەرەوەبی خۆتی بۆ حازرکەی لە جارێ دوجار غەڵەتێکی بەستەم این وەرەگریت یعنی وردە ڕێگرەکان ناهێڵیت بۆی تووشی ئەو کێشانە دەستەکانە خۆش بەکارمێ دەکەم کە هەرێکێک لە ئێمە بیر لەوە بکەینەوە کە حسابێکی بانکی تایبەت بە خۆمانمان هەبێ ڕەنگە ئاری هەرێکەمان و لە ماڵەکەی خۆمانە لە مناڵیەوە لە باوانمانەوە دەخیلەیەکی بچووکمان هەبێ پێما بێەوە شەر حسابە بانکیەکەی بەڵام بە شێوازێکی بچووکتر لە ماڵەکانە ومێ دەکەم کە گەورە ئەبین لەگەڵ کرانەوەی دنیا گرنگێکی تەواو من بابەتە بدەین و هەر کەسەمان حسابێکی تایبەت بە خۆمانمان هەبێت.